ئەمە ڕێگەی سەرەکی پێنجوێن سەید سادقە سەر ڕایبوونی دوو مەرج بەڵام بە یەکسایدی ماوەتەوە کە ڕۆژانە سەدان ئۆتۆمبیلی بارهەڵگر و هاوڵاتیان پێدا تێپەڕ دەبن. شۆفێران داواکارن بە زووترین کات حکومەت بێتە سەرخەت و ئاوەڕێک لەم جادەیە بداتەوە. بە وتەی شۆفێران داهاتی یەک ڕۆژی ئەم دوو دەواازەیە بەسە بۆ بە دووسایدکردنی ئەم ڕێگایە. ئەم جادە هیوادارم کرێ بە دووسایت لەبەرەوەی پارێکی زۆری خەیاڵی تیا پەیاکرێت بە ئیسا ئێواران ڕێتۆ کاتیا سەعاتێکی پێچێت تاوەکو بلەی نەڵما. ئەم لۆریانە بە دوای یەکاتی ئەگەی کاتیا بە شوێن لۆرێکە ڕووی لۆرێکی بار هەڵگر لەبەر ئەوەی داهاتێکی بێشماری هەیە تی ئەگەی نەک دووسای دەکرێت بە چوارسایی ژەگەر حکومەداوڕی لێباتەوە. بەرجی باشماخ و سەیرانبەر و هەمی ها لەسەر ئەم خەتە ئەم هەموو دیانە ئەمە هیچی بۆ نەکراوە ئەمێ ئەبێ دووسایت بێت. ئەم هەموو پارە پەیا ئەبێ ڕۆ بە فەردە پارەشێتە خوارە بە سیارە هەمی بۆ بەرپرس و بۆ دەوڵەمەند و مەعاشخۆرەکانیان بە دیوارەکانیانە. قایمقامی پێنجوێن ئاماژە بەوە دەکات چەندین جار داواکاریمان پێشکە سەروی خۆمان کردووە بۆ چاکردنی و خراوەتە بەرنامەی وەزارەتی ئاوەدانکردنەوە. هەزاران کەس ڕۆکەنە سنوورەکەمان هەم بۆ کاری بازرگانی وەکو کڕینی تەماتە یاخود وەکو کرێکار ڕۆکەنە سنوور ئەمە پێویستی بۆیە جادەی پێنجوێن حتا سێ ساغ بکرێت بە دووسایت هیچ نەبێت بەشێک لەو داهاتەی لە مەرزەکانی سنوورەکە پایاکرێت بە تەرخان بکرێت بە ناوی سندوقی پەرەپێدانی سنووری قەزای پێنجوێن بە تایبەتی بۆ ڕێگەوبانی سەرەکی شارەکان و ڕێگەی گوندەکان کام گوندانیش هەمووی ڕێگەکانیان وێرانە. ڕێگەی پێنجوێن سەید سادق بەهۆی قەرەباڵغی و یەکسایدی و زۆری پێچەکانی ڕێگاکە کەم ڕۆژنیە لەسەرم ڕێگای ڕووداوی هاتوچۆ تێدا ڕوونەدات کە چەندین کارەسات و ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ئەم ڕێگایە هێمای هاتوچۆی وەک پێویستی لێنیە و بربەستی یاسنی لە کەم شوێنی ڕێگاکەدا بەدی دەکرێت. هەرەمانەش زیاتر هۆکارن بۆ بوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری قەزای پێنجوێن. سوێی محەممەد، کەناڵی پەیام، قەزای پێنجوێن.